خۆشەویستانم ئەو کاتتان شاد. هاوکاتی کۆبوونەوەکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە دۆحەوە لە قاهرە هەموو لایەک داوای ئەوە دەکەن کە کۆمەلگای نێونەتەوەی ڕۆڵێکی زیاتری هەبێ لە قەیرانی سووریادا بە مەبەستی ڕاگررتنی توندوتیژیەکان. لە نێو وڵاتانی جیهاندا بەریتانیا هەوڵێکی زۆر دەدا تا بتوانێت پشتیوانی نێونەتەوەیی بۆ قەیرانی سووریا و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دابین بکە، بەڵام وەکو زۆرێک لە شیکەرەوە سیاسیەکان دەڵێن بەریتانیا زیاتر دەخوازێ ڕۆڵی دیپلۆماسی یەکلاییکەرەوە بێ بۆ قەیرانی سووریا. لە شانشینی ئوردون سەرۆکوەزیری بەریتانیا سەردانی ئۆردوگای پەنابەرانی سووریای کرد کە نزیکەی 30,000 پەنابەری تیادایە. دەیڤید کامێرۆن دەڵێت پێویستە کۆمەلگای نێونەتەوەیی سەرنجی نوێ بخاتە سەر چارەسەرکردنی قەیرانی سووریا. دەمانەوێت ئەسەد بڕوات، دەمانەوێت گواستنەوەیەکی ئاشتیانە و سیاسیانە و وڵاتێکی پارێزراو ببینین. پێویستە کۆمەلگای نێونەتەوەیی دان بەوەدا بنێت کە ئەوەی کردومانە بەس نییە. ئەو کاتی وەزیری دەرەوەی بەریتانیا لە تایلاند بوو یاداشتێکی خستبووە بەردەم پەرلەمانی بەریتانیا و تیای داهاتووە وڵاتەکەی دەست دەکات بە وتوێژ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی چەکداری سووریادا، بەڵام دەشڵێ بەریتانیا چەکیان ناداتێ. هەوڵە دیپلۆماسیەکان بە شێوەیەکی گشتی ئەنجامی نەبووە. رووسیا و چین دوو هاوپەیمانەکەی سووریا بەردەوام ڕێ لەو هەوڵانە دەگرن کە بۆ سەپاندنی سزای قورستر دەدرێن بەسەر سووریادا. لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا بۆ کەناڵێکی رووسیایی سەرۆکی سووریا ئاگاهی دەدا دژی هەر دەستێوەردانێکی بیانی. ئەمە سەبارەت بە ئاشتبوونەوە نییە لەگەڵ گەلدا یان ئاشتبوونەوەی سووریەکان، شەڕی ناوخۆمان نییە، بەڵکو شەڕی تیرۆریزمە و لە دەرەوە پشتیوانی بۆ تیرۆریزم دێت تا سووریانە جێگیر بێت. عالی ئیبراهیمی لە زانکۆی لەندەن بۆ ئابووری دەڵێت ئەگە بەریتانیا دەخوازێ یارمەتی دەربێت لە چارەسەرکردنی قەیرانی سووریادا پێویستە سەنگی بخاتە سەر بواری دیپلۆماسی نەکگرتنەبەری ڕێوشوێنی لەشکری. کە سەیری فراوانکردنی زۆر و پشتیوانی ئەپۆزیسیۆنی چەکدار دەکەین لە سووریادا زۆر مەترسیدارە، چونکە ئەم جۆرە هەوڵانە وەک ئەوەی وڵاتانی کەنداو دەیدەن تەنها بوونە تەمایی گەورەبوونی قەیرانەکە. ئەم دیمەنانە بەشێکن لە بەرزبوونەوەی ئاستی توندوتیژیەکان. لەگەڵ بەردەوامی شەڕی سووریادا ئۆپۆزیسیۆنی سووریا لە قەتەر کۆبوونەوە بە مەبەستی پێکێنانی ئەڵتەرناتیڤێکی سیاسی بۆ سەرۆکی سووریا. تا ئێستاژ ناکۆچێ زۆرەکانی ناو ئۆپۆزیسیۆن تەگەرەی بەردەم هەوڵەکانی لادانی بەشار ئەسەدە کە دەشێت پێکێنانی بەرەیەکی یەکگرتووی سیاسی تەنها دەرفەتێک بێ بۆ هێنانە ئارای ئاشتی لە سووریادا، وەک مایکل کیر لە زانکۆی پادشایەتی لەندەن ئاماژەی پێدەکات. لە دەمێکدا چین و رووسیا دژی هەموو هەوڵێکن بۆ لادانی ئەسەد، بەرژەوەندیەکانیان لە سووریا فەرامۆش ناکەن بە بێبوونی ئەلتەرناتیڤێک. بەریتانیا و هاوپەیمانانی ڕۆژاوایی دەخوازن ئەو ئەڵتەرناتیڤەی سووریا لە ئۆپۆزیسیۆنەوە بێ، وەلێ تا ئەو کاتە بە بەردەوامی هەزاران سووریایی ڕادەکەنە وڵاتانی دراوسێوە.